سلااوان لێبێت لە پردی ناو چێلەکانم کە دەکەوێتە سنووری قەزای ڕواندز ئەمڕۆ بامەدەبوونی بەرپرسانی حزبی و حکومی و کەسایەتیە جیاوازەکانی سنووری دارەی سربەخۆی سۆران بارەگای ڕێکخراوینەوەکانی ئەیلول لێرە دەکرێتەوە. پردی بنچێلان بارەگای کۆنی شۆڕەشی ئەیلول بووە کە ئەمڕۆ ڕێکخراوینەوەکانی ئەیلول لێرە بە فەرمی بارەگای خۆیان دەکەنەوە. ڕێکخراوی نەوەکانی ئەیلول ڕێکخراوێکی سربەخۆی قازانجنەویستە کار دەکات لە پێناو زیندوو ڕاگررتنی مێژووی شۆڕەشی مەزنی ئەیلول بامانجی نواندنی ڕێز و وەفا بۆ شۆڕەشگێڕان بە ڕابەرایەتی بارزانی نەمر. گەیشتن بە ئامانج لە ڕێگای ناساندن و پاراستنی شوێنەواری بنکە و بارەگاکانی شۆڕەش، ئارشیڤکردنی تێگەست و وێنە و کەلوپەلی تایبەت بە شۆڕەش و نمایشکردن لە مۆزەخانات و مارکردنی ژیانی شۆڕەشگێڕان و ڕێزێنان، خێوەتگا، سمینار، توێژینەوە، کۆنفراس، کاروباری چاپەمەنی. ئەمانە هەموو لە ئامانجەکانی گەیشتن بە ئامانجەکان ئەمە دروشمی ڕێکخراوی نەوەکانی ئەیلولە کە ئەمڕۆ لە پردی بنچێلان لە سنووری قەزای ڕواندز بارەگای خۆی دەکاتەوە. ڕێکخراوی نەوەکانی ئەیلول کە 7 ساڵ دەبێت دامەزراوە لە گرنگترین کارەکانیان گەیاندنی خزمەتگوزاری بە بارەگای بارزانی نەمر لە ناحیەی حاجی ئۆمەران، بنیاتنانی مۆنومێنتی وەفایەک بۆ ئەیلول لە پردی بنکێلان، گەیاندنی خزمەتگوزاری باشکەوتی سەردێمان، بارەگای ڕادیۆی دەنگی کوردستان لە ناحیەی قەسرێ، ئامادەسازی بۆ دروستکردنی نانەوەخانەی شۆڕەش لە کۆسپێسپی، چەندین کاری تری چاپەمەنی و یادکردنەوەی بۆ نەوە یادەنیشتمانیەکان لە تەواوی کوردستان ئەنجام داوە. دیارەکردنەوەی بارەگای ڕێکخراوەکانی کردنەوەی بڵێن بارەگای ڕێکخراوی نەوەکانی ئەیلول لەلایەن شێخ سیدات بارزانی لێرە بە ئامادەبوونی چەندین بەرپرسی تری حزبی و حکومی و بەرپرسی لە قبلی 6 گولان نوێنەری نووسینگەی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لێرە ئەم بارەگایکراوە و چەندین وتاریش بەمبۆنێەوە پێشکەشکران هەریەک لە هونەرکاک ئەحمەد سەرۆکی ڕێکخراوی نەوەکانی ئەیلول و کرمانج عەزەت بەرپرسی لە قبلی 6 گولان و عومەر عوسمان فەرماندەی هێزەکانی خەبات کە لێرە ئەویش باسی لە گرنگی ئەم شوێنە کرد کە ئەمڕۆ لێرە دەکرێتەوە و داوای کرد کە تەواوی ئەو شوێنانی لە سەردەمی شۆڕەشی ئەیلولی مەزن هەبوونە لەلایەن ئەم ڕێکخراوە گرنگی و تایبەتی پێ بدرێت. ئەوەی بینیتان ئەمڕۆکردنەوەی بنکە و بارەگاکانی ڕێکخراوی نەوەکانی ئەیلول لە پردی ناوچێلان لە یاخود بنچێلان لە سنووری قەزای ڕواندز کە بەرپرسانی حزبی و حکومی لێرە ئامادەیان هەبوو ئامانجی ڕێکخراوەکە وەک سەرۆکی ڕێکخراو باسی لێوە کرد کە پێشتر ئەوان خاوەن بارەگانە بوون بۆیە خەڵک لە شارە جیاوازەکان پەیوەندیان پێوەکردن کە سەردانیان بکەن و ئامانجی ئەوانیش بە زیندوهێشتنەوە و پاراستنی ئەو
بنکە و بارەگانەیە کە لە سەدەمی شۆڕشی ئەیلول لەلایەن بەڕابەتی بارزانی نەمر لە تەواوی سنوور دەڤەری باڵەکایەتی هەبوونە و تەواوی ئەو بارەگانە دەهێنەوە یاخود نۆژەنی دەکەنەوە بە شێوازێک کە ئەو شوێنە مێژویانە بەرەو ڕوخان یاخود نەمان نەچن بەڵێ.